قەیرانەکانی ژینگە لە ئێران و قوڵتربوونی قەیرانی سیاسی لە وڵاتە. سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. چەند ساڵە گوشکە ساڵی ئەمساڵ لافا و ئێستاش هێرشە بارانی کولە و لە دەرەنجامی هەموو ئەمانە لە نێوچوونی ژیان و ماڵی خەڵک لەلایەکەوە و لەلایەکی ترەوە لە نێوچوون یان خەساردیتنی 1 ملیۆن هەکتار زەوی کشت و کاڵ لە نێوچوونی دەیان هەزار سەر ئاژەڵ و سەدان هەزار مریشک و دەیان هەزار ملیارد تمەن خەساری ئابووری و ئێستاش هەواڵی نوێنەکردنەوەی ئیجازەی ئەمریکا بۆ کڕینی نەوتی ئێران لەلایەن 8 وڵات کە پێشتر ڕێگەیان پێدرا بوو. ئەمە یانی هاوینێکی زۆر دژوار بۆ ئابووری ئێران و ژیانی خەڵک لەو وڵاتە. ئەم دژوارانە چۆن کاریگەر دەبێتە سەر قەیرانی سیاسی لە ئێراندا؟ ئازیزان بۆ باسە سەرم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوانمان لەگەڵ دەبێت. میوانەکانی ئەمڕۆمان کە هەردوو لە ئاڵمان دەبن و لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان بریتین لە بەڕێزان فەریبا محەممەدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان و بێهزاد خۆشحاڵی نووسەر و توێژەر. بەخێرهاتنی هەردوویان بەرامە دەکەم و لەسەر ئزنیان لەگەڵ کاک بێهزاد دەست پێ دەکەین. کاک بێهزاد بەپێی ئەو ڕەوشە ژینگەیە کە بوومانە ئەو گوشارانە کە ئەمریکا لێی بەردەوامە پەمپۆ هەریس قسەی دەکرد دەیکوت با بڵێن ئێمە دەمانەوێت گوشارەکانی سەر ئێران بگەینە ئاستێکی باوەڕ پێنەکراوە واتە بەرزترین ئاستی خۆی. ئەمانە ینی قەیرانی تەنانەت دەستڕاگەشتنی خەڵک بەنانی خواردن لە ئێراندا لەم هاوینێکە دەیبینین ڕەنگە وای لێبێت. ئێوە چۆن دەیبینن ئەمە دەتوانێت بێتە هۆی قوڵتربوونی قەیرانە سیاسەکانی ئێران و ئەو ناڕزایەتیانە کە خەڵکەیانە؟ ڕێز و حورمت بێت لە خزمەتانە بێگومان ئەو شتە ڕوو دەدا و بەو ئاماژانەی شۆکە لە ناو خۆی ئێرانە پێمانەگات کۆماری ئیسلامی ئێران تا دێ باری ئەمنیەکە تونتر ئەکاتۆ و تقریبان ئەتوانم بڵێن بە جۆرێک لە جۆرەکان هێواش حتا ئەتوانین شاهدی ئەوە بین کە بە جۆرێک حکومەت نظامێکی ئەلام نەکراو لە ئێرانە بێت بۆ ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەر بە هەر جۆرە لەواقعە کونشگەریەک من ناڵێمی تروا کونشگەریە کە لەلایەن جەماوەری ئێران و بەنسبەت ئەم وەزعیەتەوە بێت. دیارە ئەتوانم بڵێم خەڵکی ئێران بە تایبەت لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لانی کەم ئەتوان بێژم لە 84 هەتایی بۆلاوە لەناو ئەو کێشا بوون کە لەواقعە ئەتوان بڵێن دەرهاوێشتەوە مەحسوڵی بڵند پەروازیەکانی ئێرانە بڵند پەروازی هەیەکە گەورەترە لەو قەوارە و زەرفیەتەی کە ئێران وەکو پوتانسیل بۆ خۆی هەیەی و خەڵک لەواقع ئەلعانە ئەسیری وەزعیەتێکن ئەسیری مەجموعە شەرایەتێکن کە هەم بڵند پەروازیە هەم ناکاراییە هەم ناتواناییە هەم فقدانی مدیریەتە و هەم گەورەتر لە گشتی ئەو وەزعیەتەیەکە بەهۆی ئیدئۆلۆژی گەرایی و بەهۆی غایەت هەندیشی سیستم و نظامی کۆماری ئیسلامی ئەلعان خەڵکی ئێران خەریکن ئەو هەزینانەوە هاوینێکی داخمانەوێت و ئەم هاوینە ئەتوانێت زۆر سادە تەبدیل بە هاوینێکی ئاورینیش بۆ خەڵکی ئێران وە قوربانی زۆریشی لێ بکەوێتەوە لە ئیداما. خاتو فەریبا بەپێی ئەو با بڵێن لێکۆڵینەوەی کە کاک بێزات هێتی ئەو شێوازەڕوانی بابەتەکە چاوەڕوان دەکرێت هاوینی ئەمساڵ هاوینێک بێت دژوارتر لەوەی کە خەڵکی ئێران لەم چەند ساڵەدا تەنانەت لە چەند ساڵی ڕابردوودا لەگەڵ کۆماری ئیسلامی ئەزمونیان کردووە. بەڕای ئێوەش هەروە دەبێ؟ بێگومان هەروە دەبێ لەبەرەوەی دوای 40 ساڵ دەسەڵاتداری کۆماری ئیسلامی لە توولی ئەم 40 ساڵی شێمە دیومانە کە ساڵ بە ساڵە تەنیا وەزعیەتی خەڵکی ئێران باش نەبووە بەڵکو لە هەموو لە حازەکانەوە چ لە بواری ئازادی ڕادەربڕین چ لە بواری ژیانی خصوصی و ژیانی سیاسی خۆیان چ لە بواری
بەرحاڵباری ئابوووریەکەی و لە هەموو بوارەکانی دیکە گەردیومانە لەم 40 ساڵ بە ساڵ نەتەنیا باشتر نەبوو بەڵکو خراپتر و ئێستا ڕژیمی کۆماری ئیسلامی لە خراپترین شرایطیا قەراری گرتووە چ لە ئاستی جیهانی و چ لە ئاستی ناوخۆییدا و بێگومان ئەم وەزعیەتەیش کە لە ئێران و ئەو گەماروانش کە ڕۆژ بە ڕۆژ بەسەر کۆماری ئیسلامیدا ئەسەپێ هەموو ئەمانە دەستەدا بە دەستیەکەوە کە هاوینی ئەمساڵ لە هەموو بوارێکەوە بەڕاستی هاوینێکی زۆر سەخت بێت و بەتایبەت کە لە باری ئابوووریەوە وەزعیەتێکە لە 1-2 ساڵی ڕابردوو ئەحساسەکەی کە فشارەکان لەسەر خەڵکی ئێران زۆر بووە و چینی نەتەنیا هەژار و کەم داهات بەڵکو چینی مامناوەندیش بارحاڵ هاتوونەتە ئاستی ئەو چینی کە پێڵین چینێکی هەژار و فەقیر و کەم داهات و هەموو ئەمانە بارحاڵ تەسیری هەیە لەسەر ژیان و گوزەرانی خەڵک و ئەم ڕووداوە ناخۆشانش کە لە ئێرانە بارحاڵ دوایەوەی کە بەتایبەت لە چەند شوێن و ناوچە وەکو زلزلە ئەو زەمین لەرزانەوە هاتووە یا ئەو لافاوانە کە هاتووە خەسارێکی بەرچاوی داوە لە ژیان و گوزەرانی خەڵک چە لەباری مادی و چە باری معنەوی هەموو ئەمان ناتوانێت کاریگەر بێت لەبەرەوەی ئەم هاوینە بارحاڵ هاوینێکی زۆر ڕەش و تاڵ بێ بۆ خەڵکی ئێران بەداخەوە. کاک بێزاد ئەم هاوینە با بڵێن دژوارە کاوە پێشبینی دەکرێت چۆن کۆماری ئیسلامی دەتوانێت لێ دەرباز بێت واتە پێشتریش باس لەوە کراوە لە هەلومەرجی تایبەتی ئابووری و سیاسی ئێراندا کە ناڕزاتی خەڵک زیاتر دەبێت گوشارەکان زیاتر دەبێت ئەو جیاوازی کە لەوان دەسەڵات و خەڵکدا هەیە زیاتر بێت و شەرعەتی کۆماری ئیسلامی ئەگەر بوو بێتی لە سەرەتادا پیچی پێوە نامێنێت بەڵام هەر کۆماری ئیسلامی توانێتی سەرکوتی بکە بەڕای ئێوە لە هاوینی کە باسی دەکەین کۆماری ئیسلامی ئەو توانە سەرکوتکردنەی وەک جاران دەبێت یان نا؟ سەرەتا من ئەگەر ئیجازە بی بەحسێ بکەم و بۆ بەحسە پشمەنا و باقی باسەکان ئێمە لە اقتصادا بەحسێکمان هەیە بناوی بەحسی تۆپکەرە لەواقع تۆپ وەکو سەهمی نظامی لە بودجێ اقتصادی دائنێن و کەرێش وەکو سەهمی ڕەفاه ئیجتماعی دایانێ باشە ئەوەی وا لەم ساڵانی ڕابردووە کراوە چ لە مەجموعەی اقتصادی سپیا چم لە مەجموعەی ئابووری ڕەشە کۆماری ئیسلامی بە جۆرێک لە جۆرەکان واردی جۆرێ هاوسنگی هێز بووە هەروەها کە عەرزم کرد لە خزمەتە خارج لە قەوارەی خۆی بە جۆرێکە سەهمی تۆپەکەی یا ئەو سەهمەی کە لە بودجەی نظامی و بودجەی ئەمنیەتی لە اقتصاد بۆ خۆیدانا سەهمێکی درشتووە گەورە بووە نمونێکتان بۆ مثال لێ ئام کاتی خۆی کە باڵانسی هێز و لەواقع شەڕی سارد بوو نێوان یەکێتی سۆڤیەت و ئەمریکا سەهمی تۆپی ئەمریکا 1.5 بوو و سەهمی کەرەکەی 9.8 بوو هیم یەکێتی سۆڤیەتی پێشوو ئەم سەهمەی سەهمی 12 بوو ئەو سەهمەی تری 8 بوو و وڵایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەم شێوازە کە هات سەهمەکەی خۆی لە 1.5 بردە 3 یەکێتی سۆڤیەتی پێشی مەجبور کرد کە ئەو 12 کاتە 24 و لە ماوەی چەند ساڵا کەمتر لە 10 ساڵ 12 ساڵە ئەبەتە پێشتر سەرمایه‌گوزارێکی بۆ کرابوو لە ماوەی کەمتر لە 12 ساڵا لە دۆرەی ئاغای ڕێگانۆ شاهدی ئەوە بووین کە یەکێتی سۆڤیەتی پێشوو لەواقع داڕمەوە دووچاری ئەو فروپاشیە بۆ ئەو مدلە کە من پێشبینی ئەەکەم بۆ ئێران ئەو مدلەیە یعنی ئەگەر ئەوەی کە چاوەڕوان بین کە مثلا لە مدلی لەواقع ئینقلابە کلاسیکەکانە یا شڕش کلاسیکەکانە خەڵک لە ماوەیەکی لە بازنێکی دیاریکراوی زەمەنیە مثلا بێنە سەر شەقامەکان شۆڕشێکی خیابانی ڕووبا و ئەو وەختە دەسەڵاتەکە بەرەو ڕووخان ببن وەکو ئەو مدلە کە تقریبا لە زەهنمانە لە مدلی لەواقع ئینقلابی 1970 ئێرانە ئەمن چاوەڕوانی مدلێکی ئاوا ناکەم لەبەرچی لەبەر ئەوەی کە قەیرانی پێکهاتەی وەکو قەیرانی ساختاری کە ئەو دواتر ئەو قەیرانە وەکو قەیرانێکی فرەڕەهەندی لێ هاتە هەموو ڕەهەندەکانی سیاسی فەرهەنگی کۆمەڵایەتی پەروەردە و تەرانە دەرونی خەڵکی گردووەتە خۆی وەزعیەتێکی دروستکردە کە لەو وەزعیەتە ئیمکانی ئەوەی کە ئێمە چاوەڕوانی ئەوە بین کە هەر کام لە واقع ئەو تەرەفینە وەکو باڵانسی خەڵک وەکو باڵانسی هێزی قدرەتی سەرکوبگەر و هێزی نظامی بتوانن لە واقع پێکدادانێکی یامێ و ئەم پێکدادان نەهایەتەن
خەڵک چیا سەرکەوتوو بن ئەمە کەمێک دژوار وە سەختە بۆیە من حاڵەتێکی فەرسایشی بۆێنم ئەم حاڵەتی فەرسایشی حاڵەتێکی کەسانی پیا کاکە بەرەو ئاراستەیە کڕوە یعنی ئەو چاوەڕوانیە کە ئەکرێت من وەکو چاوەڕوانێکی کورتماوە نبینم کە گۆڕان و دەگەربوونی لە ئێران نابێت لەبەر ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران بە هیچ جۆرە پاشەکشێناکە هەستەی سەختی جمهوری ئیسلامی ئێران کامەڵەن خۆی بۆ شەڕ ئامادە کردووە و نوکتێکی زۆر مهم لێرە هەیە ئەوەیە کە خەڵکی ئێران بەخۆی ئەوەی کە 40 ساڵە لە ژێر فشارە تەدریجیە مداومەکانان کە بەسەریان نەهاتووە بەڕاستی جۆرێک خەڵکن کە هیلاک بوون خستە بوون و بە جۆرێکان توانن لە دەستداوە. زۆر چاکە کاک بێزە دینەوە سەر و باسەوە ئەوەی کە چەنێ ئەم فەرسایشە زمانی گەرەکە و خەڵک چۆن کاردانەوەیان دەبێت خەڵکی برسی خات و فەریبە بە پێی ئەو ڕوانینە ئێمە ناوێت لە کوردخایەندا چاڕوانی ئەو بکەین کۆماری ئیسلامی بڕوخێت چون واشە ئامارەکانی جوانیشان دەدەن کە پارێکی زۆر سەرفی با بڵێین کاری سەربازی کراوە سەرفی سپا کراوە بە تایبەت سپا و لقەکانی بەسیج و سپای قودس و ئەوانەیە کە بە جۆرێ بەو وەسن و ئێستش کە حەشتی شعبی هێنراوە و دوێنێش هەواڵە هات کە حەشتی شعبی گەشتە ورمێ و ئێستش پۆلێکیان دەستەیەکی هەفتا کەسیان لە شنۆ جێگیر بوون. بەڕای ئێوە چی کەسێک کە برسیە نانی خواردنی بۆ پایان نابێت چون ئەوەی کە دیارە ئەمڕۆ پەمپەوەوتی ئێمە فرۆشی نەوتی ئێران دەگەینە سفر ڕاستە بەکردەوە هەر ناکرێ بەڵام وەختێ هیچ وڵاتێ نەتوانێت بە یاسایی نەوت لە ئێران بکرێ مانای ئەوەی ئەوەش کە پێیابێ هەروکو سفر وایە بۆ وڵاتێکە بە گشتی 98% ئابوووریەکەی بە نەوت پابەندی نەوتە فرۆشی نەوتە خەڵکی برسی زۆر گویان لەو لێکۆڵناوانە هەیە و کاتێکە نەتوان خۆیان تێر بکەن لە ترسی تفەنگیش ئێشتا ئامادەی میشنە سەر شەقام من پێم وایە ئەوەی کە لە دنیای دەرەوە ڕووەدا ئەو گەماروانە خرێتە سەر ئێرانیا ئەو تەحلیلانەی کە ئەکرێت لەلایەن تەحلیلگەرانەوە چا ئەوانەی ناخۆچە دەرەوە من هەستەکەم زۆر کەمی ڕەنگە کاریگەر بێ لە ناوخۆی ئێرانە لەسەر خەڵکی ئێراندا لەبەرەوە وەزعیەتەکە ئەوەندە دوشوارە کە ئەسان من پێم وایە دوو شتی جیاوازە ئەوەی کە لە ئێران ڕووەدا ئەوەی کە خەڵکی ئێران چۆن بیرەکات و شەرایەتەکەی لە باری ڕۆحیەوە لە باری فکریەوە و لە هەموو بوارەکانی دیکە ئەگە لە بەرچاویەگریت کامەڵەن جیاوازە منەستەکەم ڕەنگە ئەوەی کە ئێمەگەل لە دەرەوەی ئێران ئەیبینین و لەگەڵ خودی ناوخۆی ئێران و ئەو هەستا و ئەوەی کە بتوانین بتوا وجودەوە دەرکیکەین من هەستەکەم زۆر زۆر ڕەنگە جیاواز بێەوە تەفاوتی هەبێت بۆیە خەڵکی ئێران تا ئێستا ئەوەی کە نیشانی داوە 40 ساڵ دەسەڵاتداری لە خەرە تەسیراتی خۆی نەسڵێکی بارهێناوە ڕەنگە دوو نەسڵیش کە ئەگەرم نەسڵ تازەیشی پێ ئەزافەکەی دوو نەسڵ بارهاتووە بە کولتور و فەرهەنگێک کە کۆماری ئیسلامی لە میدیاکانیەوە لە هەموو بەخرە ئەو ئەرسانێک کە لە دەستیا بووە چ لە نێو زانکۆکان و مەکتەبەکانیدا چ لە نێو ماڵەکاندا و چ لە نێو سەرشەقام و چ بە سیاست و چ ئەوەی کە ڕۆژانە بە زۆر یا بە یاسا دەرخواردی خەڵکی داوە و لە هەمووی خراپتر بە ئاین بۆیە هەستەکەی زۆر جار بەگشتی ڕەنگە کوردستان و ئێران جیاوازیکی زۆر زۆری تیابێت من ئەوە وەزەجیاکەمەوە لە یەک بۆیە لە ئێرانە ئەوەی کە خەڵکی ئێران چەندە بتوانن دژی ئەمە بۆستنەوە هەتا ئێستا ئەو ناڵم بێ هیواین بەڵام هەتا ئێستا ئەوەی کە بتوانێت ئەو پتانسیە لە بەهێزە دروستکە بەداخەوە ئەمە زۆر زۆر لاوازە و نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی ئەکتیڤ لە سەطحی ئێرانە لە ئاستی سەراسەریدا ئەمە وای کردووە کە هیوایەک نەیان بێ خەڵک بۆ شێوەیە کە بتوانن بەرحاڵ لە شرایەتێکی وا غیر ئینسانیە کە خەریک دەنگی هەڵبڕێن بخات و فەریبا وەختێ باسی خەڵکی ئێران دەکەین ئەی با بڵێین کورد لەم ناوەداچی ئێواڵن خەڵکی ئێران بەهۆی بارهاتن لەم ژێرم گوشادەم 40 ساڵەدا و ئەو نەوەی تازەی کە پێک هاتووە بە شێوازێ چاڕوانی لێ ناکەن بتوانێت لە هەلومەرجی ئاوادا زۆر دەنگێکی بەرزی ناڕەزایەتی جددی دەرببڕێت و کارێگەر کوردستان چی ناوچە کوردنشینەکان چی بەلوچستان و خوزستان و ئازەربایجان چی کوردستان ڕەنگە لەو ناوچانش کە باسیەکەی تۆزی جیاوازتر بێ لە کوردستان لەم 40 ساڵە لە یەکەم ڕۆژەوە هەتا ئێستا
نایکی گەورە بە کۆماری ئیسلامی وتراوە خەڵکی کوردستان بەشێکی زۆری کۆماری ئیسلامیان قبول نەبووە و ئەمەش کۆماری ئیسلامی بەرحاڵ زانیوێ هەمیشە لە جەنگێکی قەڵڵی نابەرابەرا بوون لەگەڵ یەکترا جا ئەم جەنگە بەرحاڵ بە شێوازی جۆراوجۆ شەرمی حتمەن شەڕی چەکداری بێت بەڵام ئەمە لە کوردستانە هەمیشە بەردەوام بووە خەڵکی کوردستان بەهۆی ئەوەی هیوایکی هەبووە بەرحاڵ سەرڕای هەموو ڕخنەیەک ئەگەر لە حزبەکان هەمان بێ بەڵام بەگشتی خودێ بزوتنەوەی کورد بزوتنەوەیەکی تقریبەن ئەکتیڤ بووە لەم چەند ساڵە و ئەمە تەئسیری هەبوو ئەگینا خەڵکی کوردستانیش لە خەڵکی ئێران لەو باسی کە باسم کرد جیاواز نین بەڵام ئەمانە توانیویە تەئسیری کێ بێ لەبار ئاسی و شیاری لەوەی کە بلەخەرە خەڵکی هیوایکی هەبێت بۆیە ئەمەش کۆماری ئیسلامی خۆی هەستی پێکرا بەڵام ناوچەکانی دیکە بەداخەوە ئێستا هەتا بەلوچستان یا بەشی خوزستان وانش ئەوە تقریبان ئەگەر سێریکەی لە ناوچەکانی دیکە ئێرانە جیاوازی هەیە بەڵام ڕەنگە لە ئاستی کوردستانە نەبێن ئەویش وتم لەبەرەوەی هەتا ئێستا هیوایەک بۆ خەڵکی ئێران دروست نەبووە کە ئۆپۆزیسیۆنی ڕێبەرێکی قەوی کە بتوانێت خەڵک هیوایکی پێبەستیوە بەڕاستی ناڵم خەڵک بێ هیواز یا خەڵک ناتوانێت بەڵام زۆر گرینگە ئەو ستارتە ئەسلیە لێ بدرێت چۆن چەند جار بەرحاڵ بە شێوازگەل و بە ناوگەلی جۆراوجۆر کۆماری ئیسلامی هات و بزوتنەوەی خەڵکی ئێرانی بەلاڕێدا بەر لەژێر ناوی لەخرە ئیسلاخوازان نازان بزوتنەوەی سۆز و زۆر شتی دیکە و ئەوە بێهیوایەکی زۆر گەورەی لە نێو خەڵکی ئێرانە دروستکە بەڵام لە کوردستان جیاوازدا و خەڵکی کوردستان هیوایان هەیە لە چەند ساڵی ڕابردوو بە نوعی خەباتەکەیان بە مبارزەیان و نمونەی ئاخریشیان بۆ مانگرتنە سەرتاسەریە نیشانیاندا کە خەڵکی کوردستان لە ژێر کاریگەری حزبەکانن بە مەرجێک کە ئەوان یەکگرتوو بن دینەوە سەرە و باسە خات و فەریبە کاک بێزات بەنسبەتی ئەوەی کە ئێستا بودجەی نظامی لەسەرەوەیە و کۆماری ئیسلامی لە کوردخانە دەتوانێت بەردەوام بێت لە سەرکوتەکانی پرسیارکی گرنگ ئەوەیە کە چەند با بڵێن هێزی دەرەکی لێرەدا ئەتوانێت ڕۆڵەکە با بڵێن کە کایەکە بگۆڕێت ئەمریکا دەڵێت بە دوای ئەوە نییە کە کۆماری ئیسلامی بگۆڕێت تەنیا داوای ئەوە کە ڕەفتار ئێران بگۆڕدێ بۆیە گوشارەکانی گەیاندوتە ئاخرین ئاستی خۆی بەڵام لە هەمان کاتدا ئەو کۆبوونەوانە کە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەیەی و ئەو پەیوەندیانە کە دروست بووە ڕەنگە پامێکی تر بگوازێتەوە بەڕای ئێوە چەند هێزەکانی ئۆپۆزیسیۆن حیزبە کوردستانیەکان دەتوانن لەم شەرایەتە دژوارە ئابوووریەدا بن بە ڕووناکیەک بۆ خەڵک ئەسەن ئەو توانایەتیا هەیە؟ با من دوو مدل لە خزمەتە معرفی بکەم دوو مدلی نزیک یەکێکیان مدلی عێراقی ساڵی 2003 بوو و یەکێکیشی مدلی کورەی شمالیە مدلی کورەی شمالی کە خۆتان ئەزانن ئاستی گوشارە ئابوووریەکان گەیشتە حدێکە ئەوانیش لەواقعانەوە اقتصادی مقاومەتیان ئیجرا کرد لە حاڵێکە سەلاحی تاکتیکیان ئازمایشە کرد و بەڵام ڕۆژی یەک وعدە و نیو نانیان ئەخوارد نەهایەتەن کورەی شمالی هاتە سەر عەقڵ و بە جۆرێک لە جۆرەکان تەسلیم بوو عێراقی سەردەمی سەدام حوسێن تەسلیم نەبوو و هێزی دەرەکی هاتە ناوە سەرفە نەزەر لەوەی کە ئەم مەعادڵە بەکوێ ئەگات من خۆڕای خۆم ئەوەیە کە مدلی ئێران مدلی فروپاشیە مدلی داڕمانە و دەلایلی زۆریشم هەیە بووی کە ئەم کە هیوادارم مدلی فروپاشەکەی لە مدلی یەکێتی سۆڤیەتی پێشوو بچێت ئێرانی دوای کۆماری ئیسلامی قەتعاً چ لەبارەی جوغرافیایی و چ لەبارەی سیستم و پێکهاتوو ئەمانەوە ئەم ئێرانەی ئەمڕۆنیە کە ئێمە ئەیبینی بۆیە سەرەتا ئەبێت وەکو یەکەم ڕوانین نەوعی نگەرش و ویزیۆنی خۆیان حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەنسبەت داهاتووی ئێران و داهاتووی تەعاملکردن لەگەڵ ئەو شتێک کە نای ئۆپۆزیسیۆنی ئێرانە بگۆڕن یعنی چەشمهارە باید شۆز جوورە دیگەر باید دیت ئەو جۆرە ڕوانینە ئەبێ بە تەواوی بگۆڕدرێت ئەمە ڕای منە و بەپێی بە هەرحاڵ ئەو بۆچوونەی منە شەرتیش نییە کە 100% قسەکەی من دروست بێت بەڵام نیشانەکان و ئاماژەکان ئەوە هێژن بێ ئێمە دوای ئەوە کە ئەو شتەی خۆیان گۆڕی لەواقع ئەو ویزیۆنەی خۆیان گۆڕی ئەم جارە ئەتوان بە هەرحاڵ لە دەور پلتفۆرمێک کۆبنەوە پلتفۆرم نەبوو معنایی کە بەردەوام ئێمە لە ڕسانەکان و لە قسەکان و لە باسەکانیان نایبیسین یعنی ئەوەی کە باسی پلتفۆرمەکەن باسی گوشەی ئستراتیژیکەن باسی فلانەکەن نا پلتفۆرمێک و ئستراتیژیە کە دابینیەکەن قەتعاً ئەبێ شناس محور بێت
لە حوڵی شناسی نەتەوەئی کوردان بێت بە دلیلی ئەوە کە گەورەترین دامەنەی نفوس و گەورەترین عمقی نفوزی ئەوان لە کوردەواریایە ئەمە گرنگترین شتە یەکەم دووهەم ئەوەی کە ئەوان ئەتوانن پۆتانسیێلە بڵقوەکانی خۆیان لە واقع لەوێ تەبدیل بە ئێنەرژی جنبشی بکەن و سێهەم ئەوەی کە ئیمکانی هەر نوع چانەزەنیەک لە نقطەی سفرایە لە ساعەتی سفرا کاتێکەیە کە ئەوان بتوان بە پشتبستن بەو چوارچوانە و ئەو پێکاتا کە خۆیان سازیان کردووە بتوانن بڕۆنە بەرەوە بەڵام بەداخەوە ئێستاکە وەزعیەتێک ئەوینین بە تایبەت لە یەک ساڵی ڕابردووە کە تەنانەت ئەو ئەنسجامە نسبیشەکە بە جۆرێک ناشی لە یەک سری قەواعدی پێشووی سنەتی لە بینیانە بوو ئەمیشە هێواژێواژ لە بینەچێ لەبەر چی لەبەر ئەوەی کە هەر کامیان کۆشش ئەکەن بۆ ئەوەی بڕۆن بە شوێن وەزعیەتێکا کە ئەو وەزعیەتە ئەساسەن محقق الوقوع نییە یعنی 100% قرار نییە ئەگەر گۆڕانێ لە ئێرانە سوورەتەگرێ ئەو گۆڕانە بەپێی مۆدلەکانی پێشوو بێ هەرو جۆرە کە دیسانەوە عەرزم کرد لە خزمەتتانە هەموو ئاماژەکان و هەموو نیشانەکان ئەومان پێڵێن کە مۆدلی ئێران مۆدلی فروپاشیە مۆدلی داڕمانە من پێشبینی ئەەکەم کە ئێران خۆی بۆ شەڕێکی داخلی ئامادە کردووە هاتنی ئەو لایەنانە لە وەکو حەشتی شعبی وەکو فاتمیون وەکو حزب الله لە واقع ئەوەیە کە ئێران خەریکە وەزعیەتێک تاقی ئەکاتۆ چون ئێران لە واقع بە پەیڕەویکردن لەو مۆدلی وودرۆ ویلسۆن کە کاتی خۆی بۆ ئەمریکا بووی دقیقاً ئەو کارەی کرد سەرەتا شەڕ بکات بە لە خاکی ئەویدیە بە کەرەستەکانی ئەویدی دواتر شەڕکە لە خاکی ئەویدیە بە کەرەستەکانی خۆی دواتر شەڕکە لە خاکی خۆیە بە کەرەستەکانی ئەویدی و لە نەهایەت تا کە خراپترین حاڵەتی شەڕکە لە خاکی خۆیان بە کەرەستەکانی خۆی زۆر چاکە ئەوەی وینی ببوورە با ئەمیشە تەواوکەم ئەوەی کە ئێستا ئەوینی ئەو محوەری مقاومەتەی بە گشتی هاوردۆتە ناو خاکەکەی خۆی دیارە بە ناهومێت بوون لە هەرچێشتا ئامادەی ئەوەیە کە بە قیمەتی هەڵگرستانی شەڕێکی داخلی لاقل لە ناوچە پیرامونیەکانی ئێران بە کەرەستەی دیگەری بەڵام لە خاکی خۆیان تکایە ئەگەر بکەی وەڵامی کورتترمان پێ بدەن چون کاتی بەرنامەکەمان زۆر کەمە کاک بێزادی خۆشەویست خاتو فەریبە پێشتر ئەو پرسیارە هاتبوو کە ئەگەر کۆماری ئیسلامی لە سنوورەکانی کوردستانەوە هێرش بکاتە سەر بنکە و بارەگایان ڕێگایان لێ بگرێ لە هێزی تر کەڵگوڕ بگرێ ئەگەر هەڵە نەبم وەڵامی حزبەکان زیاتر ئەوە بوو کە نایەمە ئامادەی ئەو هەلومەرجە هەین و پێمان وانە بێشتیوا ڕوو بدا ئێستا بەڕێزت ئەندامی ڕێبەرایەتی حزبێکی سیاسی کوردستانیت هەواڵ هەیە کە حەشتی شعبی لەو بنکەیە لە شنۆ جێگیر بووە دوو گومانەشە یەکدانێکی ئەوەیە کە ڕەنگە ئەمانە بۆ ئەوە بنکە بەرەنگاری ئەو هێزانە کوردیانە بکەنەوە کە لەقی سەربازیەکانیان یا ئەوانەی کە دێن بۆ گەشت لە ناوچەکە لەوان بدەن ڕێگە لەوان بگرن و دووهەمەوە کە بە گشتی بچنە ئەو دیوی سنوورەوە و کنترۆڵی نەئابووری بەڵکو کنترۆڵی نظامی و سەربازی سنوورەکە بکەن و بە گشتی ڕێگە بگن لە حزبە کوردستانیەکان لە سەری قەندیلەوە تو خوارەوە بۆ شەهاباد و قەسر کە بێنە ئەم دیەوە سەردانی کوردستان بکەنەوە چەندێوە ئامادەی ڕەوشێکی ئاوان چەند حزبە کوردستانەکان ئامادەی بەرەنگاری ڕەوشێکی ئاوان بەداخەوە منەتوانم بڵم کە چۆن بە یەک حزب ئەوە هیچ ناکرێت من پێم وایە ئەو یەکگرتوویەکە بێ حزبەکان بە تایبەت ئێستا بە بیستنی ئەم هەواڵانە و هەروەها ئەو ڕووداوانە کە بە تایبەت لە مانگی نوێی ساڵی ڕابردوو ڕوویدا کە زۆر بە ئاسانی کۆماری ئیسلامی هێرشی کردە سەر بارگاکانی حزبی دموکرات ئەمە نیشانەدا کە ئەوە بەترسیکە کە ناتوانانی هەراوە بە سادەی چاوی لێ بکەی و بڵی ئامادەگیمان هەیە چۆن تەنیا بە یەک حزب ناکرێ منتەقەکە وەزعەکە و ئەوەی کە ئێران چەندە لە عێراقا پێگەی هەیە بۆ هەمومان ئاشکرایە حەشتی شعبی بەشێکە لە سپای پاسداران بەڵام لە ژێر ناوی هێزێکی عێراقیە کارەکات وەسبەی ڕۆژ ئەتوانێت چۆن بەتایبەت کە قسە لەسەرەوە کراوە کۆنترۆڵی مەرزەکانی باشووری کوردستانیش ئەبێ هێزێکی عێراقی بیکات و ئەکری لە ژێر ناو ئەوە هەشتی شعبی بێت و ئەم مەترسیە هەیە کە هەشتی شعبیش بەتایبەت کە ئێستا هەواڵەکان بڵاو بۆتەوە لە شنۆ سەقامگیر بووە لە ورمێ لە چەند شوێنی دیکە ئەمە مەترسی کە بۆ سەر حزبەکان کە پێم وایە بەداخەوە هەتا ئێستا منەڵم نەیانتوانی و ڕەنگە هەر حزب بۆ خۆی هەوڵێک بدا یا بەرنامەیەکی هەبێت کە ئەمە ناتوانێت لە ئاستی
هێرشی ڕژیمێکی دەڕەندە وەک کۆماری ئیسلامی و هەشتی شعبی کە هێزێکی دەڕەندە بوو ولا سەرکوتی خەڵکی کوردستان و هەتا سەرکوتی خەڵکی عێراقا لەو ناڕزایەتیانە دەستێکی باڵای هەبوو بۆیە زۆر مەترسیدارە. من پێم وایە تا ئێستا نەیانتوانیوە یەکدەنگ بەرنامێکی هاوبەشیان هەبێت بۆ بەرەنگاری بوونەوە ئەگەری هەر ناڕووداوێک کە ئەگە قەرار بێتە پێشەوە بەتایبەت کە مەترسیەکە هەیە و من پێم وابێ ئەبێ ئێستا کاتی وە هاتووە کە بەتایبەت ناوەندی حزبەکانی ڕۆژهەڵا لە زووترین کاتە بەرنامەی هەبێت بۆ ئەوە جاکەیەکەن منیش بەداخەوە یەک لەوانەم کە بۆ خۆم دژی ئەو وەزعامەوە پێم وایە نابێت بەو شێوەیە بڕواتە بەرەوە. بەڵێ کاک بێزات بە نسبەتی ناوچەکانی تر باسی کوردستان کرا بەڵام ئەو گوشارە ئابووریە کە بابەتی سەرەکی باسەکەی ئێمەیە بە تاکید جگە لە کوردستان کە ناوچەیەکە لە بواری ئابووریەوە لاوازە لە بەلوچستانیش کە ئەمڕۆ لافاو گەیشتە ئەوێ چەند ساڵ لەو پێشەواڵ هاتبوو کە هەندێک گوندوتیانە چۆڵی بکەن و هەروەها لە با بڵێن خوزستان کە لەگەڵ ئەوەی کە کانگای نەوتە لە ناوچە فەقیرەکانەوە خەڵکی فەقیری زۆر تایدەژی لە لۆرستان هەروەها و ئەو ناوچانی تەنانەت هۆرموزگان و ئەوانە کە خۆیان فەقیر نشینن هەندێکیان لەوێ لەم با بڵێن هیچ چاوەڕوانیەکەیە کە سەرهەڵدانی ناڕەزایەتیەک لە دانەیە لەمانە شروع بێت ناڕەزایەتی خەڵکی برسی ئەو کەسێک کە ئیتر شتێکی وەک وتەنی شتێکی بۆ دەستدان نییە وەختی کاورە برسیەتی چییە ئەبێت لە چی بترسێ و ئەمە تەواوی ئەو ناوچە کەنارانی ئێران بگرێتەوە لەوانە کوردستان. لە خزمەتانە عەرزکەم شۆڕشی برسیەکان بە چ ڕادێک ئەتوانێت کاریگەر بێ هەر بەو ڕادێش ئەتوانێت مەترسیدار و خەتەرناک بێت. ئەنی ئەوەی وا هەمیشە ناوی بریان انقلابی گورستنەکان زۆرتر لەوەی کە دەستکەوتی بێ ئەتوانێت هەڕەشە بوێت بە خااتری ئەوەی کە دیار نییە بێ ئامانجە بێ شکڵە بە شکڵێکی تودەیە و دەرەنجامێکی نابێت. بۆیە ئەمن هیوادارم ئەگەر قرارە شۆڕشێک سەر بگرە و شۆڕشی برسیەکان و انقلابی گورستنەکان نەبێت. بەڵام جەنابتان ئاماژەتان بە مەجموعەشت هەیە کرد کە وەکو خوزستان ناوتان لێبرد وەکو سیستان و بەلوچستان ناوتان لێبرد وەکو کوردستان ناوتان لێبرد و حتا ئەتوانم بڵێم ئازەربایجانیش. ئەمە بە جۆرێک لە واقعا بە نظری من زمینێکی زەهنی و بەستێنێکی زەهنی دروستەکە کە ئێمە گوسەلەهای ملیمان هەیە لە ئێرانە و من پێم وابێ کۆماری ئیسلامی ئێران بە داڕێژەران و پلانداڕێژانی سیاسەتی ئێرانیش بە جوانی زانییانەکە ئەگەر سەر هەڵدانێک بێت سەر هەڵدانێکی هۆشمەند بێت کە مەترسیدار بێت و تهدیدێت بێت بۆ ئەو شتێکە خۆیان وەکو تەمامیەتی ئەرزی ناوێن و دوای ئەوە حاکمیەتی سەرزەمینی ئێران تهدید بکات ئەوە لە سەرهەڵدانەکە بە سێوەتی معقوڵ هوشمەند هەدەفمەند و صاحب بەرنامە لە گوسەلە مەلیەکان ڕوئا و چون کورد بەهۆی ئەوەی کە هاوڕێفەریبا فەرمویان توانایی و ئامادەگی زۆرتری هەیە و بەستێنێکی تاریخی و مبارزەیەکی سیاسی باشی هەیە و بە هەرحاڵ حزبەکانیشی دارای مەشروعیەتن و پایگای ناو خەڵکا هەیە ئەمە پێم وابێ ئەتوانێت کورد ئەوەڵین و سەرەکی ترین کاندید بێ بۆ ئەوەی کە لەواقع بتوانێت ڕەهبەری و سەرکردایەتی ئەم جۆرە سەرهەڵدانە بکات. باڵێ خاتو فەریبا لە وەڵامی پێشان ئاماژەت بەوەدا کە حزبەکان ئامادە نین ئەو مەترسیە نزیکەوە بووەتەوە و نیشانەکانی بینرا بەڵام حزبەکان ئامادەی ئەوە نین بەرەنگاری مەترسیە بن. ئەی خەڵک چی بەپێ ئەو با بڵێن شکافە نەتەوەیانە کە کاکبێزات ئاماژەی پێئەدا بەڕای ئێوە خەڵک چەند پێش حزبەکان دەکەون لەم بوارەدا چ سەرهەڵدانی برسیەکان چ سەرهەڵدانێکی خەڵکی مامناوەندی کە با بڵێن لە بواری سیاسیەوە نیگەرانیەکانیان جددی بگرن نیگەرانی سیاسی خۆیان بە جددی بزانن چەند ئەمانە دەتوانن لە کوردستاندا من دەستپێکی سەرهەڵدانە پێم وایە 2 دەقەمان ماوە. هەروە کاکبێزاد ئیشارەی پێکرد من پێم وایە کوردستان خەڵکی کوردستان و حزبەکانی ڕۆژهەڵات گەورەترین مەترسین لە ئێستادا بۆ سەر ئێران و ئێران هەر ئێستا خەبەر هاتووە و خەبەرەکانیش مۆستەقە خەریکی چەکدارکردنی ئەو قەدیم بەسیجیان و کاربەندان و خەڵکانێک کە بە جۆرهایەک هەستەکە وابەستگییان هەیە لە شارەکانی کوردستان هەشتی شعبی هێنێ
بەڵام من بۆیە ئەڵم حیزبەکانی کوردستان لە ئاس ئەمریکا خۆیان ئەزانن کە کوردستان ئەوانن گەورەترین مەترسی و دشمنن ئێستا و ئێران هەموو هەوڵی خۆیەدا بۆ سەرکردو لە ناوبردننی ئەوان چۆن ئەو مەترسیە کە ڕەنگە مەسەڵەن لە ئینقلابی برسیەکان هەیەی کە سەرتاسەری ئێرانی گردووەتەوە من پێم وایە ئەوەندەی کە لە کوردستان و بزوتنەوەی خەڵک و حیزبەکانی ترسی ئەوەندە ئەو هەست ناکا بۆ مەترسیە بۆیە لە ئێرانە بەداخەوە کە کاک بێزادی شارەی کرد من پێم وایە جارێکی تر ئەڵم برسیەتی و ئەو کێشانەی کە لەخرە لە 40 ساڵی ڕابردوودا بەرەوکی خەڵکی گرتووە حتا ئێستا نەیتوانێت خەڵک بەو شێوەیە بە پێی پێویست متەشەکل تا یەکواحد بێت بە حاڵ لە دژی کۆماری بتوانن خۆیان ڕێکخەن. زۆر سپاس بۆ بەڕێزان فەریبا محەممەدی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و بێهزاد خۆشحاڵین و سەر و توێژەر و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە گەشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.